ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ لەگەر حکوومەتی عێراق دیارە نەکەتینە ڕێککەوتن لەبەر ئەوەی دەبێ ئامادە بین لەگەر بەڵێ لەگەر سەربەخۆیی دابین داوا لە هەموو هاوڵاتێکی خۆشەویست دەکەم لەگەر بەڵێ دابن. ئەو لۆ تاکە شخصی نییە، ئەو لە هەموو عامە نەک لۆ شخصی بیتن یەک شخص بی برێ وڵات و لۆ سەرۆک بارزانیە نەخێر لۆ سەرۆک بارزانیە لە هەموو کوردستانە ئەس هیواداریشم هەموو گەلی کوردستان هەموو پێکەوە بچتە سندوقی دەنگدان بە بەڵێ وەڵامیان بدەنەوە لۆی دوژمنەکانیان پێکەی خۆش نەبن. ڕێز و سپاش بۆ هەموو خەریکی کوردستان بۆی هەموو دنیا بن لەوەی دنیا بن ئیشەڵڵا سەرکەوتوش دەبی لە سەربەخۆی کوردستان ئیشەڵڵا هەموو خەریک پێکەوە سەوتەکەی بدە. داوام لە خەرشی کوردستانی دەنگ بە ڕێفراندۆم بدەن دەنگ بە سەربەخۆی کوردستان بدەن ئیشەڵڵا سەر دەکەوین بە حەولە قووەتی خوای. من پژی ڕێفراندۆم دەکەم ئەمەش ئەمانێ وەک دەوڵەتایەندی بژین سەربەخۆ بین ئازاد بین.